یاریەکانی خولی پلەیەکی عێراق بۆ تۆپی باسکە لە کۆمەڵی چوارەم کۆتایی هاتوو. ئەکاد عنکاوە و ناسڕیە گەیشتنە قۆناغی داهاتوو. لە سێمین ڕۆژی یاریەکان سەرەتا نەفتی میسان و قەلعەت سوکەر بێگەیشتن. نەفتی میسان بە جیاوازی 3 خاڵ و بە ئەنجامی 68 خاڵ بەرامبەر 65 خاڵ لە یاریەکە سەرکەوتنی تۆمار کرد. لە یاری دووەم ئەکاد عنکاوەی خاوەن ماڵ ڕوبەڕووی ناسڕیە بیەوە. ئەکاد لە یاریەکە بە ئاستێکی بەرز دەرکەوتوو با جیاوازی 27 خاڵ و بانجامی 65 خاڵ بەرامبەر 38 خاڵ سەرکەوتنی نووسیەوە. ئەکاد بە 3 سەرکەوتن و با پلەی یەکەم گەیشتە قۆناغی داهاتوو. ناسڕیەش بە 2 سەرکەوتن و پلەی دووەم گەیشتە هەما قۆناغ. ئامانجی ئێمە یا سیاسەتی نادیە کادەوەی کە بتوانین سەرکەین بۆ نایاب و هەموو بەرنامەکان حازرەکە ئینشەڵا بە دوای سەرکەوتمان هەنگاوی داهاتوومان چی بێ، بەڵام وەکو ئاسی یاری و یاریزانەکانمان هەواکە بینتان یاری یەکەم و دووەم هەرچەند براوە بووین بەڵام زۆر ڕازی نەبووین لە فەریق، چونکە ماوەیەکی زۆر دانیش و فەرقەمان، بەڵام یاری سێمەکە زۆر باشتر بوو، لەسەر ڕۆتێکی باش یاریان کرد، ئەو شتانەی کە پێویست بوو لە دیفاع و لە هجووم تەطبیقیان کرد و ئینشەڵا ئێمە چاوەڕوان دەکەین تا دووەمی مەجموعەی ئەولا دەرکەوێت تاوەتە بزانین یاری خۆمان بکەین لەگەڵیان. یەکەم جار سوپاسی کەناڵی پەیام دەکەم، گلەیەکیشم هەیە لەگەڵ کەناڵەکانی دیکەی هەولێر. یەک کەناڵ دیار نەبوو لە ناو ئەو ساحە و لە ناو ئەو خولە کەسمان نەدیت بێتەوە ڕۆژێک تەقریرێکی لە فەریقی ماوەەر بگریتن، بەداخەوە حەزمان دەکرد هەموو کەناڵەکان لێرە بانە. وەڵا وەکو ئامانجیمە ئەمە یاریەکی دیکەمایان لە دەوری هەشت بەسەر کەوتین وەکو پاڵەوانی یەکی ئی مەجموعە. گەمەی دیکە دەبی بێتەوە لایمە، یەک گەمەیە ئەگەر ببینەوە دەچینەوە بۆ قۆناغی چارم. ئینشەڵا سەرکەوتو دەبین و ئەم بەخۆت دەبینی تیپەکە باش خۆی ئامادە کردیە بۆ ئەو خوڵە. ئینشەڵا بەردەوام دەبین، سەرکەوتنەکەش ئەنجام دەدرێت بە ناوی ئەکاد و بە ناوی هەولێر. سوپاسی پەیامی دەکەم دیسان، مەمنونی ئنگۆمە. لا قۆناغی هەشتی خولی پلەیەکی عێراق بۆ تۆپی باسکە ئەکاد عنکاوە ڕوبەڕووی دووەمی کۆمەڵەی دووەم دەبێتەوە. تەنها یەک یاری دەبێت و لە شاری هەولێر ئەنجام دەدرێت. براوە دەگاتە چوارگۆشەی زێڕین و دوو تیپ دەگەنە خولی نایب بۆ وەرزی داهاتوو. حوسێن محەممەد، کەناڵی پەیام، هەولێر.